بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ خۆشەویستان ئەمڕۆ هەڵەستین بە ئەنجامدانی کاری نەشتەرگەری لابردنی بەردێکی گەورە بۆ خانمێکی تەمەن 69 ساڵ کە بەردێکی گەورە لە بورجلەی ڕاستیاتی وەک ئەبینن لە وێنە تیشکیەکەی بەردێکی گەورە لە زۆربەی گوچیلەکەی گرتوتەوە. ئەم بەڕێزە چەند ساڵێک پێش ئێستا کاری نەشتەرگەری هەڵبڕینی هەمان گورچیلەی بۆ ئەنجام درراوە لە ئێستا داوەکەوە بینین ئەو بەردە گەورەی دروست کردوێتەوە بە هیوای سەلام ساغ و سەلامەتی بۆ بەڕێستانی بۆ نەخۆشەکەمان. سمارت وەرچەرخانە.